التعصب بيغمر إخوان عليه الصلاة والسلام فرموتي ليس منا من قاتل على عصبية هاش كس لقل إما بقتالش بكا جهادش بكا بس لسان عصبية دمار قريبة باش لكشي حق بس بو دمار قريب بكا ليمنية فكيف بوي كسك بو بريكي بكا كالسان بطالش بي بوي علماء عند فرمون قاتل الله التعصب ما أشنع إخساره في الميزان دك خواي قورق تعصب ودمار قري لنا وبريد چەند خراپە لە کاتی تەرازوو میزاندا لە کاتی موازنەکردنا لە بینی بابەتەکانە هەموو شتەکان لە یەک دەترازێت و جێی دەکاتەوە. ابن القيم رضا ورحمته خواه لي بدفريه وتعرى من ثوبين من يلبسهما يلقى الردى بمذمة وهوان ثوب من الجهل المركب فوقه ثوب التعصب بئسة الثوبان دفرمي خود داكنا خود دارنا لدو دو برق دو بوشتاية دايكنا نزانينو دمارگيري بيسترين برقن بريسترين بوشتن بريسترين سرطانا توشي هش كسابي. ابن تيمية رضي رحمة خوالي بدفره وليس لأحد أن ينصب للأمة شخصا يوالي ويعادي عليه غير النبي صلى الله عليه وسلم بو هيش كسيقنية لنا أمة إسلام كائنا من كان دفرمي هش كسيقنية دايني الرقايكي بو داني ولا أبرائي لسر دروسكا لسر رقاكي ولا أبراء دروسكا لسر شخصك وبيوابك أجر لسر أو رقابي همو إسلام أويه لسر نبي قمراو سر لشواوي بيشق طريقي بيغمري خو عليه الصلاة والسلام بو هج مخلوق يكي ما مصايا شيخة زانايا بان خوازا جا أجر بو أمانة خراب بي بو أمانة سرزنش كراو بي بو أمانة بيزدراو بي أو بو كسيكي سركرديكي سياسي ألماني ليبرالي أوروبيا خرابتر بيزدراوتر ممنوعتر بو يدفروا فإنه يستتاب إلا قتل لشوينك أباس الدماغينان دكا نابي بهيج شوازة فمن تعصب لواحد بعينه كمن تعصب لواحد من الصحابة هاج كسي تعصب دماغي بو يكزانا به وكو كسانوان كتعصبهم بو يك صحابه يما كومل لو خلقاني ك باسي آلو بيت دكان لسل أوا إيما رخنا ما نيل يعني كخوش يستي آلو بيت دردمرون إيما لما زياتر حسب بابة دكين وحزدكين باسكري وهاج كسي كيش نقولي خوش يستي آلو بيت ك لراسيا بهالدير هاتشو قمراية بلام كي شكل وايا لقل خوش يستي آلو بيت ناكري يا صحابة كان يتر خوش بي بونا يعني آية دكري بيكي بالراجع وزي بلي من أم خوش دي وأم خوش ناوي نابت اشتوانية چونك آلو بيتش صحابة بون جاكرنوي صحابة وآلو بيت جاكرنوي الروح على جسده بهمان شواز لنو زناني أمتي جاء أم إيشا فهو من الذين فرقوا دينهم وكانوا شيعا كاريكي ممنوع ديسان زنان رضا رحمتي خوان اللي بيكوم الله يكتر لقواعده إياسا ورسان دانا ولم بابتها تاويك برو هلدير نشي تاويك آقادار بين هیچ کس عود نکەین هەمووی لە سنووری ئیسلامە بێڵینەوە بەمرجێ لە سنووری ئیسلامە بێ خلافەکەش خلافە بێدەری نەکە ئەمما ئەو خلافانی کە ئێستا دەگوزەرەیان بەشێکی زۆری زۆر بۆ بە نقطەی سەرەکی و کەڵکڵی مێشکی زۆرمان لە ڕاستیە یەکێکە لەو بابەتانەی کە جێی ئەسەفە و پێویستە جارێکی تر ئومەتی ئیسلام بگەڕێتەوە سەر ڕشتی و ئاگادار بێ لە چی واقعەکایە ئاگادار بێ باسکردنی زۆری ناکۆکی زیاتر ناکۆکی دروست دەکات دەبێ حسم کرێ حەجم کرێ دەبێ کەم کرێتەوە نەک زیادی کەیت و پەری پێ بدەیت و تعسب و دەماگیری لەسەر دروستکەیت و بیکەیتە بەرەو ڕە و فرقە و حیزب و جیاوازی بە شێوازێک ئەو لە شیوێک بێت و تۆش لە شیوێک تا ئەوەی کە کەس نەزانێ ئایا کامتان لەگەڵ کامتان هەیەک دەگرن لە چییە لە چی ئیسلامەتیە زەواج و مارەبڕێن ڕوونەدا لە نێوان لەبەر خاتری ئەوەی کە جیاوازیەکی بچووکە ئەو لە مزگەوتێکان نوێژ دەکات کەسێکی لە مزگەوتێکان نوێژ دەکات بە بریتێ لە سەڵاتانی ئیسلامی دەبێ ئەمە نەهێڵڕێت دەبێ کەم کرێت پاشان خۆشەویستانم زانایان دەفەرمون ئەو کەسانی کە ڕاو بیر و بۆچووری جیاواز دروست دەکەن دەبێ ئەهلی عیلم بن دەبێ خوێنەوار بن هەموو ئەو خلافانی کە دروست دەبێت لە ڕۆژگاری ئەمڕۆدا پێویستە ئیلا قەولێک بڵی کە زانایان فەرموو بێتیان نەک خۆت اختلاعکەی اختراعکەی ابتداع بکەی شتێکی تازە و بابەتێکی نوێ بێنی بڵێ منیش پێم وایە يقولون هذا عندنا غير جائز فمن أنتم حتى عندكم ما عنده ئێوە کێنتە قەولتان هەبێ لە کاتێکە کۆمەڵێکی زۆر لە زانایان یا هەموو زانایان ئیجماعیان لەسەر ئەو شتە وان نییە کاتێک کە بیر و بۆچوونێکی جیاواز دەیەوێکی لە زانایانی ئومەت شتەکەی فەرموو بێت یان خۆت گەشتی بێتیتە مەرتەبەی ئیجتیهاد
ئەگەر خۆت نەگەشت بێتی دە مەرتەبەی ئیجتیهاد ئەوە بە هیچ شێوازێک ڕەوانی قسە لەسەر بابەتەکان بکەیت و ڕاجیاوازی دروستکەیت. چونکە قسەکردن بە نەزانین یەکێکە لە کێشەکان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە کەسێک فتوای بۆ درا لەسەرەوەی کە خۆی بشوە، سەری شکا بوو، پرسیاری کرد لە هاوڵان، وتیان دەبێت خۆت بشوی، وتی ناتوانم تەیمم بکەم، وتیان نەخێر، کە خۆی شۆر وفاتی کرد. بۆ پێغەمبەری خوان گەڕاو عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی قەتەلوه قاتلهم الله هەلا سەئەلوا إذ لەم یعلموا، کوشتیان خوا لە ناویان با بۆ پرسیاریان نەکرد لە کاتێک نەیان دەزانی. إنما شفاء العي السؤال، بیان پرسیای. عائشة رضا رحمتي خوای لێ بێ ئەبی سەلەمەی کوڕی عەبدوڕەحمان لە کاتێکا قسەی لە بابەتی جیماع دەکرد کە نە تەمەنی گەشت بۆ ئاستا نەخیبرەیە بۆ کەڵە پیاوانی ئەو زەمانە قسەی دەکرد لێی تووڕە بوو. فەرمووی إنما مثلك مثل الفروج تسمع الديكة تصيح فيصرخ معه، وەک بە چوڵەوای کە کەڵە شێرە قوقێنە و ئەهاژێنێ تۆش وەک ئەو هاوار دەکەی، کەتکۆکی تۆ ئاگادار بە نەگەشتوتە ئەو مەرتەبە قسە نەکەی. بۆ لەبەرەوەی نەگەشت بۆ مەرتەبەی قسەکردن. زۆرێک لەو بیر و بۆچوونانەی کە ئێستا دروست دەبێت بەهۆی کەم فامی و کاڵفامی و پێنەگەشتی و تێنەگەشتوی بەشێک لەو کەسانی کە خلافەکان دروست دەکەن. شەرت نییە پێگەشتوو بێ، زانیاریەکی زۆری هەبێت تێگەشتوش بێ، شەرت نییە تێگەشتوش بی پێگەشتوو بی، شەرت نییە خوێنەوار بی بزانی چۆن قسە دەکەی، شەرت نییە حەق لا بزانی چۆن حەق باس دەکەی. دەبێت خلافەکان بە شێوازێک بدوێن کە خلافی تر دروست نەکا. ئەگەر مەبەستە چارەسەریکی، ئەگەریش مەبەستە چارەسەر و کێشە دروستکردن مەبەست پێی چارەسەرکردن نییە، ئەوە بزانە کە لە شەریعەتی ئیسلامە ئەو کەسانی کە ڕاو بیر و بچوونی جیاواز دروست دەکەن لە کاتێکانیە گەورەترین سزایان هەیە.